لە ماوەی خولەک و نیوەکە کە دڵنیابووە هەموو کورسانیان کردوانە بە جەژن یاخود بە ڕەمەزان. ئەمە ئەو شوێنەیە کە لێرەوە ڕۆژانی جەژن دیاری کراوە. ساڵانێکە لێرە ئەمە ڕاستیمە بەڕێوە ناچێ لەبەر تانەوتە شەری ژمارەیەک لە هاوڵاتیان لە تۆڕە کۆمەڵایەتەکاندا. بەڵام ئەم ساڵ ئەو کەسانی کە لێرن بۆەوەی کە ئەو ڕێچکێ بشکێنن. بەسمەلای شێخ کەمالی گڵەزەردە کاک شێخ سڵاوی لێ بێم کاتۆ باش ئەم ساڵ چۆن بوو دەرگاتان کردە بەڕووی هاوڵاتیانە و گەڕانەوە ئێرە؟ وەڵا دەرگای ئێمە نییە ڕوانگەی ئێمەستا مامۆڵکی هەموو کورسانیانە کاڵین هەموو کورسانیان هەموو کورسانی هەر چوار پارچەکە بەڕاستی ئەگەر یەکێک لە باکوورەوە لە خۆرەڵاتەوە بە خەمی ئێرەوە بێ دەرگا بۆ ئەوش کراوەیە لەبەرەوە ئەگەر نهاتوێتین خۆمان بە مقەسیر زانیوە ئیشەڵا ئەو هەستەش لە هەموو خەڵکی گوندەکەم زیاتر لە من دروستە بێ چکە ئێستا لە شاشەکانەوە ئەمان بینین کە بەڕاستی گڵەزەردە بەشی حەسەنی گڵەزەردە بۆ پیاوە مەزنەوە گڵەزەردەیە. کاک شێخ ئەمە چییە؟ ئەمە چییە؟ ئەوە چییە؟ ئەمە قرجاندی ڕۆژەکانی ساڵانەیە. ئەمە گەڕانەوەیان بۆی تر بەرەو هاوین و ئەوە ڕوین پاییز و بۆ بڵێ هاوین ترەمە ڕۆژەکانی هاوینە. ئەمە هەمووی دانەدانن ئەمانەداندانن هەر ئەوە نیە ئەوانش پێشەوەی قرنجاندۆ بۆ ڕۆژەکانی ساڵ بۆ هەموو وەرزەکان یعنی تقریبا 365 قرنجانی تیاوە هەمووی خورانی تیا پێ دەچێ ئەمە حەزبەکەی زیای کردبێ کەمی کرد بێ شکاوێ هیتری چوو بێتە سەر. ئەمە ناڵم لێرەوە بۆ ئێرە ئەمە ڕوانگەی پاییزە ینی لە سێمانی پاییزە خۆر لێرەوە دەست پێکا لە 23 نۆ تا 21 دوانزە. باش کاتێکە لێرەوە سیر ئەکات چی لێوە بینێ؟ تۆ چۆن بە تەلیسکۆپ ئەتوێ مانگ ببینی بە هەمان شێوە چاو لە شوێنی تەلیسکۆپە. اینجا ئێستەش لە هەموو گوندەکانی کوردستانە کە لەو کاتا خەڵک دەرفەتی دەرچوونی نەبووی و ڕێگەی بەسراوە بە تایبەتی لە ڕۆژە سەختەکانە خەڵکی چاوتیشە بووە ینی سیر نییە لە سەردەمی شێخ حەسەنی گڵەزەردەی چێ بێ لە چاوتیژەکان. ئێستش لە سلێمانیە کەسێک هەیە ئەڵێن چاوی تیژە سیر نییە لەبەرەوە ئەو نوع کەسانە کەم بوون. ئێستش ئەگەر هەبێ زۆر ئاساییە لە تەلیسکۆپ باشتر بتوانێت مانگ ببینێ ئەگەر ببینرێت بەڵێ سیر نییە. نەبێ باشی هەبێ لەو کاتێکە سیرەکەی آخر نا گۆشەی داکەوتنەکە بۆ دیاریکە تۆ لە جیاتیەوەی مانگ ئەلێرەوە سیرکەیە لێرە ئەگەر بزانانی ئەمڕۆ چەنی مانگەوە تاریخەکەیەوە ئەوە یەک ڕۆژە بەڵێ ئەوە هی یەک ڕۆژە ئاوە شوازانی کە جەژ بۆ جەژن تێک چۆن آخر نا جەژنەکە ناڵم تێک چووە ئێستا ئێمە هاسەی کە خۆر لە گەڕانەوەیە ئەمە سەر لێرە حالیان با بڵین لێوا دابەسێ ئەنجاوانش هەمووی قرنجاندن بۆ ینی کولی قرنجانێک هی ڕۆژێکی ساڵە. باشە لە ماوەکانی ڕابردووە تۆنجێکی زۆر گیرە لەسەر و وێنانی کەهی ئێرە حەزەکەمی ترە و پرسیارە نەکرێت دیتر و زۆر مانوت منە مەبەستم ئەوەیە ینی ئێوە بۆ نمونە چیتان گەورە بکەین بڵێ ئێوە چیتان هەبوو لەسەر و بابەتە؟ وەڵاهی هەتا تو زەمان تیا بمێنێ قسە ئەەکەین قسە ینی قسەی جوان ڕۆشنبیری ئەدەین خۆ ئێستا خەڵک هەمووی مسلمان نەبوو لە پێشا بێباوەڕ بوو ئەمەنە قسە کرایسە زۆر کەسێ لە ڕەمەزان ئاگەڕێتەوە بۆ قسە ئەبیستێ ومێدەوارم ئەم بیستنانش ئەو خەڵکانە بە هۆشابێت. کاک شێخ تا پرسیارم ئەوەیە کە کاتێکە ئەکرا بە جەژن مانگە بینرا لێرەوە چۆن ئاگاداری دەوروبەریانە کردەوە؟ ئەوە هەر ئاسانە تەوان لێرە ئێستا ناڵم شێخ حەسەن سەردانەکانی بۆ دەوروبەر واتە بۆ شام و ئێران و بۆ بەغاو ئەمانە خەڵکی بە متمانەی بینیوەتەوە کەوتێتی من ئەسمە گڵەزەردە لەم تاریخە ئەگەر ئاگرێکتان لە سوورە مەبەستم لێرە سە سوورێن دیارە یا گۆژرە ئەگەر لێوە بینیتان ئەوە ئاگری منی کردوێت و ئێوەش بۆ دوای خۆتان ئاماژە بن کە بەیانی جەژنای خوڕەمەزانە سەمانیەوە لێرەوە پیاوەتراوە یعنی لە ماوەی خولەک و نیوەکە کە دڵنیابووە هەموو کورسانیان کردوانە بە جەژن یاخود بە ڕەمەزان کەمە ئێستا ئێمە حالیان لە شەیتیان لە شەی بڕاردانین هێشتا نازانین بەیانی جەژنای ڕەمەزان ئەمە موهیمە گرنگە گرنگ نییە گرنگە دەستەکانە خۆشسپاس بۆ بەڕێستان بەڵێ ئەوەی کە جوبیسی بوون ئەمە ئەو بەردەیە کە شێخ حەسەنی گڵەزەردە کە 365 قرچی تێ کردووە بۆی کە هەر بەروارە و لێرەوە بزانرێ یاخۆت جەژن لێرەوە دیاری بکرێت.